سڵاتان لەبێت ئازیزان، هیوادارم تەندروستی مولایەکتان زۆر باش بێ. ئەمڕۆ چۆکلێت هاری دروستەکەین، شیرینێکی زۆر خۆشە و لە مارکێتەکانە هەیە. سەد پێتان ئەڵەم چ جۆرێکە با بیکەم، یعنی دیارە بێکە چ جۆرێک بیست مەبەستم چییە. اینجا ئەمێکە من دروستیەکەم لە مارکێتەکان هەیە بە 2000 بە 3000، بەڵام و کەرستانی کە خۆت لە ماڵی هەت بێ بە ئاسانترین شێوەتوانی دروستیکەیت و بە کولفەیەکی کەمتریش. پێویستمان بە زبدە بێ. زۆرێکتانە پرسن چاسخان ناکرێت بە کوب پێمان بڵێ بە گرام پێمانەڵێ، خۆی لێرە نووسراوە 200 گرام. نوعی تری هەیە بە 100 هەیە بە 150. ئەمانە بە 200، ئێمە لێرە تقریبا 175 گرامانەیە. لێرە شاگردی قەتی بن بە هەمان شێوە جۆن جۆن دیارە 20 گرام 20 گرام 20 یعنی دیارە. ئێستا کە من ئەڵێم 170 گرام، ئەمە 200 تێکەی بە نیوە ئەوە ئەکاتە 100 گرام. کە ئەڵێم 170 تقریبا پێشەوەی بگاتە 200کە ئەمەنداکە. باشە، ئەمە ئەو دوای پێویستمان بە شەکرە بێ، پێویستمان بە هێلکابێ. یەک زەردێنە هێلکەش بەکارێنم، سپێنەکەی لێرە ڕێژم، تەنها زەردێنەکەیم پێویستە. بەو شێوازە ئێستا جوان جوان تێکەڵیەکەم لەگەڵیەکە. ئەنجاوە زبدەکە پێشوی دەستی بە شیرینیەکە لەناو سەلاجە دەریبێنی زۆر باشترە، تووشی ئەو کێشەیە نابی کە ئاوا هەندێکی بە ناخۆشی دروست بێ. بەو شێوازە دواتر پێویستمان بە شەکرە بێت. ئەمە شەکری پۆدرێ، شەکری ئاسایی بە هیچ شێوەیەک نابێت، لەبەری شەکری ئاسایی ناتوێتەوە، بەڵام شەکری پۆدرا زوو ئەتوێتەوە. ئەم جۆرەیە نووسراوە سوکر پۆدرا، پاودەر شوگەر، یعنی ئەو جۆرە دەستەکەی لە مارکێتەکانە هەیە. یەک پەرداخ شەکر لەگەڵ زبدەکە و هێلکەکە جۆن جۆن تێکەڵێتین. بەو شێوازە وتمان شەکری ئاسایی نابێ لەبەرەوەی ناتوێتەوە. دواتر پێویستمان بە یەکی سەڤانێلا بێ. یارمەتم بە سپاس دەکەم. دەست خۆش. ڤانێلا یەک کیسە. ئەمە بۆ بسکویتەکەی پێویستمان پێێت، یانی ئەم هەویرێکی ئێستای گرمەوە بۆ بسکویتە. دواتر پێویستمان بە پێکین پاودەرە بێ. سپاس بە هاوکاریەکەت. لەبەری دەستێکم گیراوە، مەجبوور دەستەکەی ترم بین بە نیمەکە. ئەوە نیوەم بەکارهێنا لەبەرەوەی کەرەستەکانمان کەمە و دواتر ئاردمان پێویستە. سەرەتا یەک تاقیەکەینەوە بزانین چەندی پێویستە. ئەگەر زانیمان زیاتریەوێ دووبارە زیاتر بەکارێنین. تەواو من ئەم زبتەی بەکارمێنە تۆزە بە خوێیە، هەیەتی بێخوێ، ئەتوانی بێخوێکەش بەکاربێنی و خوێکەش هیچ فەرق ناکە. لە جیاتیەوەی خوێتیەکەین هەر خۆی زبتەکەمە خوێ تێدایە. دا بۆ ئەوانەی کاش پرسم بە چیا بزانین خوێیە بە چیا بزانین خوێ نییە. ئەها لێرە نووسراوە سەڵت مەمەلحە بە خوێ. ئەگەر بنووسێ ئەن سەڵت یعنی بێخوێ. بە ئەوە زانیاریەک بێ بۆ ئەوەی ئازیز. ئەمە تا نەبێتە هەویرێکی جوان لی ناگەڕین. بۆ شێوازە جوان جوان تێکەڵی بکەین تا بێ بە هەویرێکی باش. ئاردی ترمان پێویستە. ئاردەکە بە کوب بۆتانەکەم بۆی هین بە پەرداخ عەفوو بۆ ئەوەی لێتان تێک نەچێ. بالضبط چەند پەرداخێوێ چەند بەکارهێنم. ئاردەکە شەش جۆرێک بێ ئەبێ، منم جۆرەم بەکارهێناوە. هەندێکی تر هەیە تۆزە لەوە بۆرترە، کێشە نییە. ئەمە نیوی تر لە ئاردەکە بەکارهێنم بزانم بەسێتی جوان جوانە بێ هەڵی شێری.
عزیزان و هاویرەکەمان جوان جوان بوو ئەوە تا ئەو ناوم تۆزە کۆ کردەوە لەبەر ئەوە ڤیدۆکەمان وەستانەوە کاتە ئێستا هیچ زبریەک لەناو هەویرەکان نابینی لەبەرەوەی بە شەکری ئاسایی نەما کردووە بەڵام ئەگەر شەکری ئاسایی بەکاربێنی هەویرەکەمان زبرە بێ وردە وردە ئاردی بۆ زیاکەم تۆزە بەدەستمانە ئەنووسێ لەبەر ئەوە بەش بەش ئاردی بۆ زیاکەم بەڵام هێشتا گەر دیقەت بن هەر لە پەرداخەکە هەر نیوەیم بەکارهێناوە یانی شکە کەم کەم بەکارهێنم یانی یەک پەرداخونی بۆ ئەو قیاسی هێلکەکە و زبدەکە بەسە بەڵام هەندێکی تر هەیە احتیمالە دووبارە هەر بەدەستیا بنووسێ ئیزعاجیکە ئەوە ئاگادار بە دیسان پێویستت بە ئاردی ترە بێ ئێستا ئەم کاغەزانەمان هەیە کاغەزی شیرینە بێگومان هەمووتان ئەزانن هەندێک لە هەویرەکەمان شێوازە دواتر تاکتێکێنەوە بەسەرە و دواتر بە تیرۆک هەندێک پانیەکەینەوە نە زۆر تەنک بێ و نە زۆر ئەستوریش بێت هەویرەکەمان بەو شێوازە دواتر بە قاڵب ئیتر هەر جۆرە کە حەزت پێیەتی ئەو جۆرەم هەیە ئەو جۆرەشمێ ئەوە زۆر بچووک دەرەچێ بەڵام ئەمەیان باشتر دەرەچێ بەو شێوازە هەویرەکەمان جوان بە قاڵب دەرێکی هەویرە زیادەکانی چواردەوری لابێ ئەوەی کە ماوەتەوە ئەکینە ناو ئەو تاوەی کە دامانناوە ئازیزان ئەوە بۆ یەک دووبارە ڤیدۆکە مەسەڵەن هەم چوم چیلکەی ددان مێنە هەم ئەمانش ئەمە هەڵیەگرین ئەکێنە ناو ئەو قاڵبەی کە هەمانە ئەویش بە هەمان شێوە کاغەزم لەژێر داخستووە مەسافەیەک بێڵەرەوەنەوە زۆر زۆر بە یەکدا بنووسێ چیلکەی دانەکەش ئێستا پێتان ئەڵێم بۆ چیمە ئەمەی کەیتە ناو فڕن بۆ ماوەی 10 خولەک تا 12 خولەک لە ناو فڕنەکە یەڵیتەوە سەر و ژێری پێکەوە داگرسێن هیچ کێشە نییە لەبەرەوەی ئێمە نامانەیە ئەم پسکیتەمان بەرز بێتەوە ئەمانەیە کە ئەمانەیە کە پسکیتێکی تەنکمان دەستکەوێت هەر چۆن بۆ تەنکیە کردومانە بە هەمان شێوەش بۆ تەنکیە لە ناو فڕنەکە بۆمان دەرچێت ماشەڵڵا ناسکە بۆ شێوازە ئێستا بە چلکەیەکی ددانم سەرە سەوزەینە بۆ شێوازە کونکونیەکەین بۆ کونکونیەکەین لەبەر ئەوەی کاتێکیکەینە ناو فڕن چونکە پیکین پاودەریتیایە نامانەوێ پسکیتەکەمان بەرز بێتەوە ئەمانەیە بە هەمان لەبەرەوەی ئەگەر بۆ کونیلانەیە هەوا ئاڵو گۆڕکایی گەرمیەکە ئەوە بەرز نابێتەوە بەڵام ئەگەر هەر ئاوا بێ لەوانەیە تا ئێرە بێت لەبەرەوە جوان جوان هەمووی ئاوا بۆ چیلکەی دانا کونکونیەکەین و اینجا ئەیکەینە ناو فڕن وتمان سەر و ژێری پێکەوە دایگرسێنین فەرق ناکە لەبەرەوەی ئێمە نامانێ بەرز بێتەوە و لە هەمان کاتە بە پلەی 150 ئەگەر ئەوانەی غازیان هەیە بە غاز ئیشەکانە کارەباییە فڕنەکەیان ئەتوانی بە پلەیەکی کەمتر بۆ ئەوی نەسووتێ و ئاگاداری بین ئێتر پلەکەی لە 100 زۆر تێپەڕ ناکە
ئازیزان ئەوە بسکویتەکەمان لە ناو فڕن دەرهێنا هەمووی جۆن جۆن برژاوە بەو شێوازەی دەیەکەین ئەمە پێچەوە ناکەینەوە واتە ئاوا داینانین ئاوا دایانێ اینجا ئەمە بینیشی زۆر نەبێت تاوە چونکە برژاوە پێشتر بۆ شێوازە هەمووی دائنین و دواتر پێویستمان بەچێت پێویستمان بە مارشەمیلۆ بێ مارشەمیلۆ هەمووتان نەزانن کە شیرینیەکی خۆشە منداڵ زیاتر حەزی پێێتی ئەم جۆرە مارشەمیلۆیانەین بە مەقاس ئاوا بە تەنکی ئەیبڕین یەکین بە 3 یان 4 پارچەوە بۆ شێوازە و دواتر ئەمە ئاوادائانەی کە داماننا یەین دانەیەکی ترەکەینەوە بەسەریە ئەمە ئاوادانەی دووبارە هەر کولی دانەیەک عینەن شت بە هەمان شێوە ئەیکەینەوە ناو فڕن کە کردمانە ناو فڕن ئۆتۆماتیکیان ئەمە خاوە بێتەوە ئەگەر فڕنیش ناتوانین بیکەیتە ناو مایکرۆژیان جیاوازی نیە بۆ شێوازە دوایی کە لە ناو مایکرۆیاخ لە ناو فڕن دەرتێنە ئاوا بە پەنجەیەک زەختەکەیتە سەری بۆ ئەوەی یەک بگرێت ئێستا یەک ناگرێ ها لێ بێتەوە ئەو کاتە زەختەکەیتە سەری و یەکسەر وای لێت بۆ ماوەی 2 خولەک یا 1 خولەک زۆر کەمە بێت لە ناو فڕنابێ بەڵام فڕنەکە پێشوەختە گەرم کرابێ بۆی کە کردە ناوی یەکسەر مارشەمیلۆکە بتوێتەوە و کە ئاوا پەنجە پیانە زەختە خستە سەر ئەو بسکویتە یەکسەر خۆی بگرێت و ئەنجا دواتر لە شکڵاتە هەڵی کێشین ئێستا ستێپی دوای ئەوەشتان پێڵە ئازیزان ئەوە کردمان ناو فڕن وەکو ئاماژەم پێکە یەنیتە دەرێ ئەها ئاوا زەختی لە یەکەی لەسەر بسکویتەکە بۆی بەیەکترا بنووسێ و ئێستا شکڵاتەم لەسەر هەڵمی ئاو بە ئاگر توانۆتەوە ئەم شکڵاتیان بەکارێنەوە تۆ هەر جۆرێکی تر بەکارێنی ئازادی بەڵام لێرە نووسراوە دارک یعنی ئەو شکڵاتانەی کە تۆزێ تامەکەیان تقریبان تاڵە تامێکی تاڵیەیە چونکە ئەوە شیرینە لەبەری بسکویتەکە شەکرمان تێکردەوە ئەو مارشەمیلۆیش خۆی شیرینە من شکڵاتی تاڵی بۆ بەکارێن بەڵام تۆ خۆت چ جۆر شکڵاتێکی تری بۆ بەکارێنی و ئازادی بۆیە من حەقم نییە چۆن بەکارێنی ئێستا کاغەزێک لەژێر لەسەر شوشەیەک لە شوشەکاندانین لەبەرەوەی پێویستە ئەو شکڵاتەیە هیچی تێنەکەین نە ئاو نە شیر نە هیچ شتێکی تر چونکە ئەو شکڵاتەیە پێویستمان پێێتی دووبارە ڕق ببێتەوە کاتە کە ڕق بووە پێویستمان بەوەیە ئەها یەکی گرتۆ خۆشەویستان ئێستا لە شکڵاتەکە هەڵیەکێشی و دواتر هەندێک ئاوا ئەەکەی بۆ ئەوەی کەم شکڵاتی پێوە بێ و دواتر لەسەر کاغەزێک لە کاغەزانە وەکو ئاماژەم پێەیە دای ئەنەی و دواتر هەندێک لێ گەڕی تا سار دەبێت بیکەیتە سەلاجە زووتر سار دەبێ و شکڵاتەکەی ئەی بەستێ و نەشیکەی بە ئەتیادی داینەی بە هەمان شێوە ئەبێت یعنی کەواتە تۆ بە هەر شێوازێکێکی ئازادی ئەوە بۆ شێوازە دەرەچێ بۆ هیوام کە سووتان لێ بینی بێ ئەمە دووسێدانە ئەەکەم ئاوا پیشانتانێم لە ئاخریشە بە گشتی هەمووی پیشانێم و ئەگەر حەزیشت لی بوو ئەمە خۆی چوکڵەتالی هیچی بەسەرۆنیە بینی بێتان لە مارکێتەکانەکە هەیە بە قەبارەی گەورەتر ئەیفرۆشن بەس من بە بچووکی بۆ جوانی دروستم کرد بۆ یەک دانە یەکسەر کە کردتە ناو دەمت تاوا بێ نەگلەوەی کە 3-4 قەپی لێگری ئەگەر ویستت ئەتوانی گوێزی هەندی یاخود ڕازیانە یان شکڵاتە وردەکان هەیە بە هەمان شێوە وەکو ڕازیانەیە بەڵام شکڵاتەیە ڕەنگا و ڕەنگە ئەتوانی ئەوەی پێوە بکەی ئەگەر هیچنا حەزت لێی بۆ توانی هەر بۆ شێوازە بیکەیت و بە هیوای سوود بینین